بارودۆخی ئێستای سووریا چ کاریگەریەکێ بێت لەسەر ناوچەکە و عێراق بە تایبەتی و ڕۆڵی سەرۆک کۆمار چۆنە لە ئێستاە بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە هاوڕێ تۆفیق بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕێکخراو نێودەوڵەتیەکان لە سەرۆکایەتی کۆماری عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە میوانی ستۆدیۆ هێشتا. کاک هاوڕێ بەخێر بیت. خۆشحاڵم زۆر سپاس دەکەم. ئەگەر باسێکی گۆڕانکاریەکانی سووریا بکەین، سەرۆک کۆماری عێراق دکتۆر لەتیف چ ڕۆڵێکە جێڕێت؟ دووبارە سپاس بۆ ئێوە. بێگومان هەڵوێستی سەرۆکایەتی کۆمار دەربارەی ئەو گۆڕانکاریانەی لە سووریا ڕوویان داوە خۆی بینێتەوە لە چەند بەرگەیەکی سەرەکی. یەکەمیان تێگەیشتنی تەواوەتی هەیە بۆ خەون و ئاواتەکانی گەلانی سووریا بۆ داهاتوویشی دموکراسی، بۆ دادپەروەری، بۆ سەربەستی. بێگومان گەلانی سووریا لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بەهۆی شەڕی ترۆر و شەڕی گروپە تۆریستیەکان زۆر بارودۆخی ناهەمواریان تێپەڕا. بۆ ئێستا گەلانی سووریا شاری ئەوەن کە لە چوارچێوەی سیستەمێکی دموکراسی کە ڕێز لە مافی مرۆڤ بگرێت، ڕێز لە هەموو پێکاتەکان بگرێت، پێکاتی نەتەوەیی، پێکاتی ئاینی، پێکاتی تایەفی و هەموو لایەک چاوەڕوانیمانەوەیە کە بەکردەوە بە هەڵسوکەوت حکوومەتی کاتی ڕاگوزەرەوەی کە بە عەرەبی پێڵێن حکوومەتی ئینتیقالی موقەت ئەمانە بەکردەوە بسلمێنێ و پیشانی با کە حکوومەتێکە ڕێز لە دیموکراسی ئەگرێ، ڕێز لە ئازادی و سەربەستی خەڵک ئەگرێ و دان بە مافی هەموو پێکاتەکانی گەلی سووریا بنێ بە نەتەوەی کورد و نەتەوەی عەرەب و تایفەی سونە و تایفەی عەلەوی و مەسیحی و مافی هەموو پێکاتەکان بەبێ جیاوازی بە دادپەروەری بچەسپێنێ. کاک هاوڕێ، عێراق چاوەڕێی چی لە سووریا ئەکات لەم بارودۆخەیە؟ وەکو باسم کرد چاوەڕێیەوەین کە دیموکراسی لە سووریا بەدی بهێنرێ و هەروەها چاوەڕێیەوەین کە حکوومەتی سووریا هەڵوێستێکی ڕوون و ئاشکرای بۆ تیرۆر شامدا و ئێمە زانین کە لە ساڵانی ڕابردوو لە 10 ساڵی ڕابردوو سووریەکان قوربانی گروپە تیرۆریستی و تومڕەوەکان بوون و ئەوانە هەڕەشەن بۆ سەرگەلی سووریا، بۆ داهاتووی سووریا و هەڕەشەن بۆ ئاسایشی ئەقلیمی. پێویستەکە حکوومەتی تازەی سووری و بەڕوونی و بە ئاشکرایی ڕوبەڕووی هەموو گروپێکی تیرۆریستی ببێتەوە و ئەوەی کە پەیوەندی بە سنوورەکانی عێراقەوەی دیارە لە ڕووی جوگرافیەوە سنووریی دوور و درێژ و فراوان لە نێوان عێراق و سووریا هەیە و حکوومەتی عێراق هەر پێشوەخت پلانی ئەمنی توندوتۆڵی بۆ پاراستنی سوورەکانی خۆی دابین کردووە و هەوڵەکان بەردەوامن و دیارە گەلانی عێراق بە هەرێمی کوردستان و باقی عێراقەوە ئەزموونیشی دوور درێژیان لە ڕووبوونەوەی ترۆر هەیە و خەڵکی عێراق لە پێناو لە ناو بردننی ترۆر و خەڵکی هەرێمی کوردستانیش پێکەوە بە هەزاران لە ڕۆڵەکانیان بوون بە قوربانی و گیانی خۆیان بەخت کرد و شەهید بوون لە پێناوی لە ناوبردنی گروپە تیرۆریستیەکان و گەلی عێراق بەسەر تیرۆرە سەرکەوت. بۆ ئێستا گەلی عێراق ئەزموونیشی باشی هەیە و خەڵکی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووبەڕووبوونەوەی تیرۆر هەموو یەکگرتوون و ئاسایش و ئارامیشی باشە. چاوەڕوانی ئەوەیە کە حکوومەتی داهاتووی سووریاش بەکردەوە بە هەڵسوکەوت پێداگیری بکات لەسەر پاراستنی ئەمن و ئاسایش و هەماهەنگی لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ ڕووبەڕووبوونەوەی تیرۆر. لەلایەکی تر چاوەڕوانیشی تریش هەیە، ئەویشەوەیە کە بێ گەلانی سووریا خۆیان بڕیار بدەن، هیچ وڵاتێک دەستێوەردان لە کاروباری سووریا بکات، ئەبێ بڕیاری سووریەکان خۆیان بێ و بڕیاری حکوومەتی سووری خۆی بێ، نابێ هیچ جۆرە وڵاتێک دەست باتە کاروباری ناوخۆی سووریا. حکوومەتمان وایە لە داهاتووە پێکەوە هەموو سووریەکان لە چوارچێوەیەکی نیشتمانی دەستورێک بنووسنەوە کە دەستورێکی دموکرات بێت، دەستورێک بێدان بە مافی هەموو خەڵکی سووریا بنێ و چارەسەری شێشەی گەلی کورد بکە، چارەسەری مافی هەموو ئاینەکان کە بە موسڵمان بە مەسیحی هەموو پێکاتەکان لە چوارچێوەی یەکێتی نیشتیمانی سووریا مافەکانیان بە دەستور بپارێزرێ و هەڵبژاردنیشی ئازادی پاک و بێگەردی ڕاستەقینە بکرێت و دموکراتێتیشی ڕاستەقینە بەدی بهێنرێ. حکوومەتی تازە پابەندی خۆی بەرامبەر بە سەروەری نیشتیمانی و بەرامبەر بە ڕووبەڕووبوونەوەی تیرۆر پیشامات. حکوومەتی عێراق چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی نوێی سووریا کا بۆ داهاتوو؟ وردەنگی ئێوەی بڕێ زۆر بەکەمی هاتەلای. کاک هاوڕێ دووبارەیە کەمەوانێ پێشبینیەکەن حکوومەتی عێراق چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی داهاتووی سووریا بکات؟
لەسەر چ بنەمایەکە باسم ئەم کرد مامەڵەیە؟ ئێمە لە سەرۆکاتی کۆمار و بەڕێ سەرۆک کۆمار و باقیدا و دەستگاکانی تری دەوڵەتی عێراقی چکە عێراق وڵاتیشی فدراڵی دەستوریە کە بینێتەوە لە سەرۆکاتی کۆمار ئەنجومەنی وەزیران پەرلەمان کە نوێنەرێکی هەڵبژێراوی خەڵکە دادگای فدراڵی ئەنجومەنی دادوەری ئەمانە دا و دەستگاکانی بڕیاردان لە دەوڵەتی دەستوری دموکراتی عێراقیە ناوەندی بڕیار لە عێراقا پایە دەستوریەکان دابش بوون بەڵام لە مەسەلەی سووریایە هەموو هەڵوێستەکان لە چەند خاڵێکا شڕبنەوە ئەویژەوەیە کە چاودێری بارودۆخەکە ئەکرێ بە وردی و چاودێری داهاتوی سووریا ئەکرێ و خۆتان نەزانن ئەو گۆڕانکاریانی کە ڕویان ناوە ماوەیەشی زۆر کەمە و ئەو حکوومەتە کاتیە ئینتیقالیشی کە ئێستا پێکێنراوە ئەویش ماوەیەشی زۆر کەمە پێکاتووە بۆیە ئێمە چاوەڕێیەوەکەین هەموو ناوچەکە چاوەڕێیەوەکە کە بکردەوە ئەو حکوومەتە کاتیە کۆمەڵی هەمناو بگرێتە بەر کە دڵنیایی بە گەلی سووریا با و دڵنیایی بە وڵاتانی ناوچەکە بدات لە هەمان کاتە هەروەگاری ئەوەی بەڕێز بەهۆی بارودۆخەی کە ڕوویان لە سەرەتای ڕووداوەکانە باڵێزخانە عێراق لە دمەشق چۆڵ کرا کە بەرهۆکاری ئەمنی و بارودۆخە ئێستا دووبارە باڵێزخانە عێراق کاری خۆیەکە لە دمەشق و هەروەها باڵێزخانەی سووریا لە بەغا ئاڵای حکوومەتی تازەی سووریان لەسەر باڵەخانەی باڵێزخانەکان لە بەغا بەرز کردوێتەوە. بڵێ هاورە تۆفیق بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە سەرۆکایەتی کۆماری عێراق ڕاستەوخۆ لە بەغدا و میوانی ستۆدیۆی هەش بوویت. سوپاس بۆ تۆ.